زۆر چاکە. کەواتە مامۆستا، ئایا دەکرێت پێمان بڵێ نهێنی نازناوی چووزەر چییە؟ یەکەمین شت لە 2009 کە ئەکاونتی فەیسبوکم دانا کە بەخۆی فەیسبوک لە 2004 دروستکرا لەلایەن دامەزرێنەری مارک زینبرغ و 2005 ئەو بابەتانە کە 2009 ئەمن ئەکاونتم دانا بەبیرم دێ تەڵەبەی پەیمانگا بووم لە بەشی سیستەمی کۆمپیوتەر. ئەو کاتی حەزم کرد نازناوەک دانێم، ئەو نازناوە لە سەرتاسەری جیهاندا بوونی نەبی. هەروەکو لە زمانی ئینگلیزی چووس واتە هەڵبژاردن، چوزن هەیە واتە هەڵبژێردراو. ئەمن نازناوەکەم کردە چوزەر هەتا ببتە هەڵبژێرەر واتە بە ئیسم فاعیل کە کەسێک هەڵدەبژێری واتە بە هەڵبژێرەر ئەو بڕیارەدا چ هەڵدەبژێری نەک یەکێک بڕیار بدە هەڵیبژێری. چوزن لە زمانی ئینگلیزی بوونیە، چوزەر هەر لە قاموسی ئینگلیزی بوونی نەبوو. بەڵام ئەو کاتی فەزلی ڕەب العالەمین کە گەیشتە 10,000 لایک و ئەوانە بۆ پیج، ئەو کاتی گۆگل لە قاموسی دیکشنەری خۆی زیادی کرد بۆ کەلیمەی عالەمی. ئێستا ئەگە لە گۆگل ترانسلیشن لێدەی یەکسەر پێت دەلێ عومەر چوزەر واتە عومەر مختار. ئایا حاجی کاروان ئارەزوو دەکات لە نێوان پیشەی سیاسی و خێرخوازی و بانخوازی کامیان هەڵبژێرێ؟ خۆی گەورە توانای داوە بە ئینسانەکان و هەندی ئینسانشێت چەند توانایەکی داوە پێی طبیعیە. هەندێک کەسەیە شاعیرە سیاسیە، هەندێک کەسێ هونەرمەندە و سیاسیشە طبیعیە. ئێمەش ینی سەرەتا بەعام چونکە لە ناو ئەجواائێکی سیاسی ناخۆش ژیاوینیان ئەژین تۆ بتێ و نەتەوێ بای خۆت بەشە سیاسەتەکەت هەرتیایە. بەڵام ممارەسەی کاری سیاسی من حەزم لێی نییە و بۆ منیش نابێ، تااقەتم لێی نەبووە. ئەگەر فترێک لە پەرلەمان ببێتم پەرلەمان منوات چمەنایکە کاری سیاسی نیە، خەدەمیە، تەشریعیە، تەشریعی قوانینەکە، خزمەتی خەڵک و میلەت و حکومەت ئەکات. من بۆ ئەوە چوم، بەڵام هەر جارزار تووشی لێدوانی سیاسی شتە بووین. وەکو خۆم حەزم ینی پێم خۆشە لە بعضی ئوموری سیاسی قسە بکەم، بەڵام خۆم ئەگرم نامێ بچمە ناوی هەر بەجددی نامێت تەسی لە کاری بانخوازیەکەم، چکە کاری بانخوازی مولکی هەموو کەسە، بەس سیاست مولکی نوخبەیەک یا مولکی حیزبێکە. لەبەرەوە بەشە ئیعلامەکەم تایە، چونکە ئیعلامت باش نەبێ بانخوازیەکەشت باش نییە. بەڵام لە ذاتی خۆمە ئەکید 100% بانخوازیەکەم پێ باشتر و پێ چاکترە.